دوێ لەناو بازار هەندێک گەڕام بازارێکی زۆر جوان بوو لە کۆتاییدا چاخانەیەکی زۆر جوانم دیت چاخانەی کللتوری سۆرانی پێ دەڵێن شوێنێکی پێ دەچێت زۆر کللتوری و کۆم بێت پێم خۆشە بڕۆم لە ناوە لە نزیکەوە بیبینم چەند جوانە ئەو دارانە ئەوجا بەس تەماشای ناوی بکەن زۆر زۆر جوانە چاخانەکە پێم خۆشە زۆر کللتوری و کۆن دیارە و وێنانەیان دانایە ئەوجا تاوڵەی دەکەن وا بزانن دیارە دەبین پێڵاویش داکەنێ سەلام عەلەیکوم باش ئیزن هەیە لە کنتان دابنیشم چم لەو لای دابنیشم سەلامەت بی یاخوا ئەی یا ڕەبی سەلامەت بی ماندی نەبن ئەحواڵتان باشی مامەجان سەلامەت بی باشم وە چ گەمەچی دەکەن دامەی دەکەن ئەوەینەی لەو کاکعازیەکەم ئەو دارێکۆ کاکعازی کاکعازی ئەو دارش خۆ ئەوە داری پێ دەرن بەڵێ ئێستا چیانتان لە پێشترە من لە پێشترم ئەوە یەک ئەوە دوو ئەی ئەتو یەکت برتۆژێ لێکم بردیتەوە ئەوە چار ئەگە بباتەوە سافە هێشتا زۆر ناخۆش هەم هیچی نازانم وڵا فێر دەکەم وا دێڵاز ئێستا فێرم بکەم ئێستا فێر دەکەم نای بەڕێزێ یاسین کاگ یاسین خدر مام خدر بزانم ڕۆژانە خەڵکی سۆران دێ سەردانی ئەم چایەخانە دەکات ڕۆژانە دێن وەڵا ئەمە هەندێک ڕۆژ دێم و هەندێک ڕۆژ ناهین و کە هاتین هەندێک دامەیەکەن و دانیشن و چاخانەی کەلتوریە و خەڵک زۆر دی کەلتوری زۆر کۆنە مێژوەکەی دەزانی وڵا تقریبان 3 ساڵ 4 ساڵە بێەوە 3 ساڵ 4 ساڵە ئێرە کرایتەوە بەو شێوەی بەو شێوەیە نۆژەن کرایتەوە نۆژەن کرایتەوە دەنە کۆنترەوانە پێشتر بوو بەڵێ بە زۆر بە شێوەیەکی کوردەواریانە نۆژەنیان کردەوە کۆن زۆر خۆشە زۆر جوانە هەموو شارێک پێویستە شوێنێکی ئاوایی لێبێتن چاخانەشە دیشی لێ لە خەبات گەڕەشی عەریق کەلتوری عینی یەکەچی دیگە ئەو کۆنترە کەلتوری هەر بەم شێوازەیە بەڵێ ئەوەیە بەس لەو چاخانە لە قەزای سۆران مەسەلە مەکوون قەزایەکە مەسەلەن دیانان و ڕواندز چارخانەی کەونتری لێیە کەونتر لێکوانە بە حکمی کار و کازبەتیەوەی کابرا خەڵکەکەیکوانە هەمووی بەدوو کار و کازبەتێکەوە بوو کە لە چارخانە و دۆمینە و کۆنکار و شتووە نەبووە بەس ئێستا دەستاوی کارفرادی خۆشبیانی خەینە خۆ مەسەلە ئەوەی مەسەلە هەر لە دوو چاخان و دۆمینێ بەس گەنجەکانیش پێویستیانی ئێوارە لە نەبووە هەتەڵ نەبووە بەس ئامادی خانە هەبوو وەکو قوتاب خوێنەوە شتوەزانە و شتانە نەبوو لێرانە بەس کارفەرهاد دەستاوی خۆش بن قالبی ساغ یعنی ژیانی خۆی لە سێرەدانە عنی باوەڕ ناکەم چ ڕۆژانی ئیسفادە چ هەبی لێرکان لۆ خۆی بەس لۆ کۆمەڵگایەکی لۆ گەنجەکان لۆ گەنجەکان ئەوی شێکرد ینی باوەڕ ناکەم چ ڕۆژانی لەو چارخانە ئیسفادی هەبووە بەس ئەویست یعنی ئیشتەچی کەلپورێکی کوردەواری ینی ڕەمزەکە بیلێرانە کردیت یعنی لۆ گەنجەکان لۆ بەتەمەنەکان ینی ئەنوع چینەکان دێنێرکوانە بێت بە دڵنیایەوەم تەمەنە بابزان دەتوانی بێتێرکەنە من لە دەرێک کە تەمەشای ئێرەم کرد نەمزانی ناوەکەی ئەوهایە بەس ناوەوەی زۆر گەورەیە زۆر خۆش و جوانە شتی کۆنی تێدایێرە لە سۆران ئەو چاخانەی کەلتوری گەلێک مهم کراوەتەوە لە کەم جێ ئەوها هێوەکو لە سۆران ئارێ بڕوا بکە ئەجا کاگیاسینە لە بزانم کوفێرە ئەوە دۆمینە تاوڵە دامەیە ئەوە دامێری تاوڵە کامەیە ئەوە تاوڵەکە لێرە ئەوە تاوڵەکەی هاتی هەردەدێ بەس ئەنگۆ ئێستاتین هێواران لێرە قەڵەباخترە خەڵکی زۆرتر یان خەڵک هەم بەدەوام و شتۆ مەشغولە و بەکار و کەسبەتی بەڵێ باشە بزانم چ خواردنێک لە سۆران زۆر بەناو بانگە وەڵا ئێستا لە هەموو شوێنەکان برنج و مەرەگە زۆر بەناو بانگە وەڵا بڵێم شوی دیکەش هەیە شوی دیکە هەیە ئەستەمبۆلی هەیە زرش پۆڵە هەیە ئەستەمبۆلیش ناوە خواردنەکە دووسێ شتی دەناوەکرێت کفتە هەیە داندوک هەیە گەنمەکوتا هەیە بەس ئێستا خەڵکی ئێستا زۆر عەزی لە برنجە خۆن شی و گۆڕیش باشە پێویستە
خاصن بەهاران تۆلکە و کارگیر و ئەو شتانە هەیە جای جستانان هەمووی دەرمانە ئەمن وڵی گەلک مەمنونم ئەمن لە خۆم لەناو سۆران دەگەڕێ چت پێ خۆشە چت عەز لێ ئەمە دەخزمەت داینا شوی کوردەواری نەک برنجۆژێ حەزم لە دۆڵم ئەوەی خەڵکی باڵەکایەتی بێ ئازەکە خەڵکی بێ دەکەن و ڕاست دەکەیت تەکید ئەوی باڵەکایەتی زۆر زۆر میوان سۆرانش بە زۆری خەڵکی باڵەکایەتێ سۆران زۆر هەروە زۆر مەمنونم کەلتوریە گەورەتان کرد داوا لێ بردن نەکەین ئەگەر کەم و کوڕێکمان هەبوو. بەڕێزم دا لێبوردن دەکەم لە کاتم دێتە با ئەوەی لێ بکەم ئەوەی ئەو ئەوەی لێکم یاڵا خاڵ خدر ئەو دوو بەردانە بخۆ ئەبرێ خاڵ خدر ئەو بەردەست سافی کردەوە ئەو بەردەست بخۆ خاڵ خدر ناچن نییە ئەوەی یەک دوو سێ ئەوە برتەوەیان بۆ برمەوە 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 سوارم تخوا چایەکەم لە بۆ بچێ عیدی ئێروکانەیە هەر چایەکەم بخوار بە بە ئیسینە ڕۆحی ساچتەر بینانیش بەڵێ چاهات دێڵە دەست خۆش بێ بعد چایەکی دەخۆم لە کنتان ئەوجە دەڕۆم ناچا بەخۆ هەتەڕە وەنیە ئەم قەرزاین چاهر ئەو چایەکەشیان لە بۆ واهینای دەستەکان خۆش بیتن هذا تاي خانان چەند خۆشە چایێرش باشە گەلێک چایکی باشە وا بووە بکە زۆر زۆر باشە ئەی دەست خۆش بی زۆر زۆر سپاس کاکا نیەتە خراپ بوونیە ئێستا ئەو گەمەچیانتان برتانەوە ئەم برتەوە دەی پیرۆز بیتن لەش ستاغ بیتن واللهی ئەمن دەڕۆن زۆر زۆر مەمنونم دەزانم بەخوای زۆر زۆر مەمنون ئەمن دەچم دەگەڕێم لە سۆرە هێشتان زۆر زانم زۆر مەمنونم زۆر زۆر شیوەکە لەکەمە زۆر بەناوبانگانی و شیوە ماوەیشا شیوی مەسەڵ شیوی کوردەوارەکان مای لەشتاش ڕاستە ئەرێ وەڵڵا ئێستا شتەماتی بڵێ مڵێ هەبرین زمەرەگە و برین زمەرەگە داندۆ خەیە زۆر خۆشە داندۆشە بەڕۆژ زۆر خۆشە گەلمە ساوار خۆشانی ئەگە پێ خۆشە پێت خۆشی نوڕانەوەرە خزمەت دەزانم زۆر زۆر مەمنون گەورەتان کردم ئەمن دەڕۆم زیاتر با لە کاتان نەگرم زۆر زۆر سپاستان دەکەم دەستان خۆش بێت بەخوای بەستە چام زۆر خواردیا دەستان خۆش بێت